فعلەن بەشداریم کرد بەڵام ئەمن لە چەند چاوپێکەوتنێکی گوتم پەشیمانم نازەم جەنابەت بیستیت یان نا لەبەر ئەو هۆکارانەیە ئەو پرسیارم لۆت کرد کارێکی جیاواز بوو هۆکارەکە چی بوو سەبەبی پەشیمانیەکەی ئەوە بوو ڕۆڵی من بوو دەوری من کە میری ئەزینم میری مەملەکەتە چیمە کە زین خوشکمە ئەو مردنشینە گەورە لە بەدەستی منە دەوری من زۆر کچکە بوو یعنی جاری وا بوو دوو حەڵقە سێ حەڵقەت تێرە پەڕی یەک مەشهەدە مەبوو بەبێ دەنجی بەرامبەر پەنجەرەش ڕاوەستایمە تەماشا دەرێ دەکەم هیچ دەورم نەبوو ڕۆڵم نەبوو مەجای ئیبداعی نەبوو بلعکس بەرامبەر بەوە لە ناو میرنشینەکەی من خەڵکی زۆری براس کرابوون ئامۆزایەکانم کەوا کاک سەلام کۆی و کاک ئیسماعیل قادر و مەجموعەشری بوون ئەوان زۆری براس کرابوون ئەوان حیوانیان زۆر زۆر بوو بەکۆ دەوری زۆر زۆر بوو مەهۆ دەوری زۆر زۆر بوو مەسەلەن بەس ئەمن بەڕاستی دەورم کەم بوو هیچ مەجای ئەوم نەبوو ئیبداع بکەم بتوانم خۆم پیشان بدەم کە ئەکتەرێکی بتوانم لەو دەورە لەبەر ئەوە پەشیمان بوومەوە و گوتم پەشیمانم و تا ئێستاش مصرم لەسەر ڕایەکەی خۆم ئەوە معنایەوە نییە مەمی ئالان عەمەلێکی خراپە ئیشێکی باش نییە بەڵام وەکو لەو ڕۆڵەی ینی بەمزانی بە ئەو هایە بەڕاستی نەم دەکرد ئێستا پاش ئەوە پارە ئیشەکی دیکرا لە هەولێرێ عینەن ڕۆڵەشیان دامێ ئیشەکە غەیری یەکگرتووی ببڕێت دەقەکەیان لۆ ناردم زۆر بە وردی خینمەوە تەماشام کرد ئەو دەورە هیچ مەجالی ئیبداعی تێدا نییە ناتوانم ئەمن لەو دەورەی تەمسیل بکەم بە جوانی تەلەفۆنم کرد لۆ دەرهێنەرەکەی وتم داوای لێبوردن دەکەم ئەمن ناتوانم مامۆستا بەڕاستی ئەوە قەرارێکی زۆر زۆر باشە مەسەڵەن تو لە هەر کارێک کە کارێکی دەینە پێشت دەرێن بکە ئەگەر نەتانی لەو کاری خۆت نیشان بدەی نەکردنی باشترە زین چێشەی ماخان ئەمن پاش مەمیالان بەدەیان برادرم دیت بە سەدان خەڵکم دیت کە دیتی بیاندەیان و خۆزگە ئەو دەورەت نەهینابایە کورا ئەکتو ئەکتەرێکی زۆر گەورەی ئەتوی دەرهێنەرێکی زۆر گەورەی ئەو دەورە گچکە چ بوو وەرد کرد بەڕاستی ئەمن لۆیە چووم تەجروبەی نوێ بوو لە دەرەوەی یەگرتو وەکو جەنابەت ئیشارەت پێکرد و ئیمکانیەتێکی زۆری خراپ بۆ بەردەست ئیشێکی زۆر گەورە بوو بەڵام ئەوە نەبوو کە دیتم و من وەکو تەجروبە لەو ئیشەی هیچ ئیسفادەم نەکرد چ وەکو ئەکتەر چ وەکو تەجروبەی دەرهێنان و تەسویر و دووکەیشن